ئەمە نامەی بەڕێوەبەری کۆمپانیای دروستکردنی بەنداوی دێوانەیە بۆ عەبدولستار مەجید وەزیری پێشووی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەهۆی بارانبارینە بەهێزەکەی چەند ڕۆژی ڕابردووی ئەم مانگە دەریاچەکە سەرڕێژی کردو هەرێمی کوردستان هەنگاوێکی بەرەو ئاسایش و سامانی ئاو هاویشت. بەڕێوەبەری کۆمپانیای دروستکردنی بەنداوی دێوانە لە نامەیەکدا سوپاسی عەبدولستار مەجید دەکات لە پای ئەوەی بۆ تەواوکردنی بەنداوی دێوانە هاوکاریان بووە. بەنداوی دێوانە لە مانگی 11 2010 دەستی پێ کردووە لە 23/2022 تەواو بووە بەهۆی قەیرانی داراییەوە دواکەوتووە بۆ ماوەی نزیکەی 10 ساڵێک و خۆشبەختانە لە نۆی مانگی 3 ئەمساڵ پڕ بووە سەرڕێژی کردووە و ئێستا نزیکەی 20 بۆ 20.5 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە و ئێسش حالیان منسوبمان بەرزی ئاستی ئاومان لە ڕووی دەریاوە 415.68 مترە. هاوڵاتیان و بەتایبەت دانیشتوانی قەزای دەربەندیخان سەردانی ناوچەکە دەکەن تا ئەوەی لە نزیکەوە بینەری دیمەن و گوێبیستی خوڕەی ئاوی دەریاچە دەستکردەکە ببن. هاوڵاتیان دەڵێن خاوەنی دوو بەنداوین بەڵام شارەکە ئاوی پاکی بۆ خواردنەوە نییە و نەشتوانراوە سوودێکی ئەوتۆ لە ئاوی باراناو ببینرێت و زۆربەی بۆ ناوەڕاست و خواروی عێراق بە بێهودە دەڕوات. ئیسفادەیە بۆ منتیقەکە هەم بۆ جوانی شارەکەی ئیسفادەیە ئەتوانێت ئێستا ئەم بەرەوبەر باخی لێ بکرێ مەسەلا بۆ هەتا بۆ عینە حیوانات خەڵی ئیسفادەی لێ بکە باخات باخ و ئەوانە بکە بۆ شوێنی سەیران و گەشت و گوزار کە خۆشحاڵی هەموو کەناڵەکان بێن پێشاوی هەموو عالەمی بخەن کە دەربەندیخان شوێنێکی سیاحی زۆر چاکی خۆشە بەڵام ئیهمالیان کردووە بە هیچ شێوەیە کەس نایەوە دەوریا هەتاکو ئەگەر بتوان بیدن بە بەرهێنەکان بیکەن بە شوێنێکی سیاحی ئەیرا زۆر لە دوکان خۆشترە دەربەندیخان چونکە ئەمە سەدێکی بچووکی دیوانێ بەڵام سەدی دەربەندیخان سەدێکی گەورەیە لە ساڵی 58 دروست کراوە شوێنێکی سیاحی زۆر خۆشی هەیە بەڵامەکی هەتای سەکێ هیچ کەسێک نایەوە دەوریا لەبەرەوە ئیهمالیان کردووی. سەرڕای تەواوبوونی کارەکانی بەنداوی دێوانە و گلدانەوەی ئاو بەڵام بەهۆی گیانەکردنەوەی ئاوەڕۆی شاری دەربەندیخان بە دەریاچەکە سوود و گرنگی پرۆژەکەی بۆ دانیشتوانی شارۆچکەکە کەمتر کردوێتەوە و داوا کراوە لە ئایندەدا ئەو کێشەیە چارەسەر بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.